ئەم گۆرانش ئەسە داواکاری کەندەکان دووادارم بە دڵی هەموو جێگەری دووسەرێکی خۆشەویست بوو بە خراپی گەڕاستی بۆ ڕاوژوانەکانی کاکە سوورێن بە دەستپەنجەی کاکە هونەر و کاکە کازان بە کامێرە جوانەکەی خاڵە ئەمەی بۆ ئەمە زەرگەتەی چاومانە سڵاو لە شوێگرانم ئازاری ئاشناکەم ئازاری خاتونێکە بۆ ئێوە بەیانەکەم باسی تاڵی ڕۆژگار و ئازاری ژیانەکەم باسی خانوێ دڵشکا و دڵی چاوەڕوانەکەم باسی عومری بابرد و دووچاوی گریانەکەم باسی خەمێشی گەورە و خانوێ ماڵوێرانەکەم باسی خەمێشی گەورە و خانوێ ماڵوێرانەکەم لە عمری چواردە ساڵی بەبێ هەستی دڵداری لە زۆری بەشوی ئەدەن تاڕی یەکەم ڕۆژگاری لە لای کابرایە دڵڕەت ژینەکە بە ناچاری کچێکی چواردە ساڵن خەریکە بە ماڵداری ژیانی پڕ لە خەمە زۆرە یەش و هەزاری خاوەن مێردێشی دڵڕەت بە هەستی دەکا یاری خاوەن مێردێشی دڵڕەت بە هەستی دەکا یاری بەناچاری ژینەکە ژیانی هەرتاڵە بێ مێردەکەی بێڕەحمانە بەسەری دازاڵە بێ خۆشی لەو ماڵە نییە هەتا بێ جەنجاڵە بێ بەینی ئەم ژن و پیاوە کێشە و دەمەقاڵە بێ ئەم خانمان گشت ڕۆژی هەموو ناڵە ناڵە بێ کێ هەیە بەرگە بگرێ کەوا لە ئەم حاڵە بێ کێ هەیە بەرگە بگرێ کەوا لە ئەم حاڵە بێ ئەم خانمە ژینەکە لە ژینی بێکەسیدا ئەم خانمە ژینەکە لە ژینی بێکەسیدا ژیانی ناخۆشە بێ لە ماڵی قەفەسیدا بەڕوو کەش پێ ئەکەنێ پڕخەمە لە ڕاستیدا ناچار ژیان بەڕێ ئەکە لای مێردی بێ هەستیدا سەی ناخۆشی پێ ئەڵێ لەن دڵ و لە نەستیدا فرمێسکی بێ هیوایی لە دوودی دەیمەستیدا فرمێسکی بێ هیوایی لە دوودی دەیمەستیدا ناچاشینە تاڵەکەی تێ ئەپەڕێ ساڵ بە ساڵ هیچ کات خۆشی نابینێ هەر ئەی نۆشێ خەمی تاڵ لە پاڵ ئەم هەموو خەمە بووەنداشی دوو منداڵ لە پاڵ ئەم هەموو خەمە بووەنداشی دوو منداڵ بەدڵ بۆ ڕۆڵەکانیم ئەم دایکا بووە ئەوداڵ خەمی ڕۆڵەکانیشی خستبووە ئەستۆڵاڵ لە پێناو ڕۆڵەکانی ئەی کرد چەند کاری مەحاڵ لە پێناو ڕۆڵەکانی ئەی کرد چەند کاری مەحاڵ بۆ دوو جگەر گۆشەکەی هەمیشە پڕ لە خەم بوو بۆ دوو جگەر گۆشەکەی هەمیشە پڕ لە خەم بوو هەمیشە پڕ ئازار بوو شادیەکانی زۆر کەم بوو لە ئاوێنەی ژیاندا ناخۆشی لە بەردەم بوو ئازار و تەنیایی و خەم بۆ ژیانی هەردەم بوو بۆ دوو جگەر گۆشەکەی ڕوحی لە زار و دەم بوو لە پێناو دوو ڕۆڵەکەی بۆ مەینەت خاتر جەم بوو لە پێناو دوو ڕۆڵەکەی بۆ مەینەت خاتر جەم بوو تاوای لێ هاتەمەنی یەکجاری کاڵ بۆیەوە بەرگەی نەگر بۆ دوجار لە مێردی جیا بۆیەوە دوور لە منداڵەکانی بەدڵی پڕسۆیەوە ئەم خان نەبێت تاوانە ژینی پڕخەم بۆیەوە بۆ یەگرین دوو ڕۆڵەکەی کە لێ جیا بۆیەوە باخچەی عومری وشەگ بوو با گوڵ و سرۆیەوە باخچەی عومری وشەگ بوو با گوڵ و سرۆیەوە خەمی گەورەی ئەم خانمە تەنیا دەردی دووریە دوور لە منداڵەکانی ئەژی لە مەجبوریە دوور لە منداڵەکانی ئەژی لە مەجبوریە بوونی هەردوو ڕۆڵەکەی پێویستی و زەڕۆریە یەکبیستنی هەواڵیان ئارامی سەبوریە مێردەکەی لێکی کردن زۆر سەختە ئەم دووریە دایک و مناڵێکەی قیمەتی بێشعوریە دایک و مناڵێکەی قیمەتی بێشعوریە ئەمە بەسەرعاتێک بوو دڵان پڕ لە خەمەکە ئەمە بەسەرعاتێک بوو دڵان پڕ لە خەمەکە ئاسی ژینێکی تاڵ و ژینێکی ئەس
ستەمەکە دڵانە ئەتوێنێتەوە ناخیش خاتر جەمەکە دیوام وایە تێبگەن ئەو هاشیان کەمەکە شەیتان هەمیشە کاری لە بەنی ئادەمەکە دایک و مناڵ